من ناوم هاجر کاکە حەمەیە لێپرسراوی بەشی ژنانم و ئەندامی دەستەی باڵام لە ڕێکخراوی یەکێتی کەمەندامان و لەم دەورەی دەزڕەنگینەش وەکو سەرپەرشتیارێک و لەگەڵ کچەکانە هاوکاریانم. تقریبان لەگەڵ ئەم 11 ئافرەتە وا تقریبان 3 ساڵە بێ دەستی پێ کردووە ئەم جانتانە دروست ئەەکەم ئیتر لە هەموو ئیشەکانە بەشدارم ئەمانە دروست ئەەکەم ئەم کڵاوانش دروست ئەەکەم ئەم پولەکانە خاتونێکی تر ئەیچنێ منیش لێ ئەم ئینجا کێنا بۆ ئەم کۆڵوانانە ئەمانەش هەر بە هەمان شێوە دروستیەکەین بۆ مناڵ و بۆ گەورە ئەم گوڵانەی لێئین گوڵەکان بڵین بە ملەوەنی لێن لەبەرەوەی کە بتانی لەگەڵ هەموو جلێکا بەکاری بێنی لەگەڵ سەوزا لەگەڵ زەردا لەگەڵ سوورە لەگەڵ هەموو شێوازەکە بەکاری بێنی ئەمە بۆ مناڵمان دروست کردووە بۆ گەورەش هەمانە اینجا کڵاو هەر دروستەکەم ئیشی سیرامیک گوڵوش دروستەکەم لە ئینجانا دای ئەنێم ئیتر ئەوانەی کە پێویست بێ و بۆ نمونە ڕۆژانە کارەکان کە بەشی ئەەکەین لەگەڵ کچەکانە ئەوەی کە من ئەماتیە لە ملیوانکە دروستی ئەەکەم لە بازنگ دروستی ئەەکەم ئەی بینە ماڵەوە هەم کاری ماڵەوە شەکەین و هەم ئیشەکەی ئێرەشەکەی وڵای ئێمە بە تایبەتی ڕێکخراوی یەکێتی کەمەندامان کە وەکو ماڵی یەکەمی کەمەندامان وایە ناڵم دووەم وەکو ماڵی یەکەم لەبەرەوەی کە هاتینە ئێرە دەوراتێکمان بینی لە دوای دەوراتەکە ئیتر وردە وردە خۆمان فێری کارەکان بووین اینجا هەم لە ڕۆدەرونیەکە و مرتاحین هەم کاری ماڵ ئەەکەین من هاوسەرەکەیشم زۆر یارمەتیمەیە و زۆر سوپاسێکەم و لێرەوە ڕێز و سلااوم هەیە بۆی زۆر یارمەتیمەیە لەبەرەوەی کارێک گەگەر قرس بێ و نەتوانم لەگەڵ خەریکە بێت لە پێشنگاکانە هەموو پێشنگاکان ئێمە کە ئیشەکانمان دروست ئەەکەین عەرزی ئەەکەین کارەکەین لە پێشانگاکانە یعنی وەکو بڵین کەمەندامی هیچ نەبووتە ڕێگری ئەمە بۆ ئیشەکانمان ئەتوانین وەکو کەسانی ئاسایی هەموو کارەکانی خۆمان ڕاپەڕێنی. پەیامی من ئەوەیە بۆ ژنان هەردەم چاوەڕێی دەستی کەس نەبن بە تواناکانی خۆیان هەموو کەسێ بەهرەیەک و توانایەکی تایە تواناکانی خۆیان دەرخەن لەبەرەوەی بتوانن ببنە خاوەنی کاری خۆیان و چەنەها ئافرەتمان هەیە بزنسی هەیە چەنەها ئافرەتمان هەیە وەکو معمەلێک وەکو شوێنێک کردوێتیوە چەنەها ئافرەتی تریش ئیشەکە لە بەردەستێ هەم لە مەطعەم لە کاری دەستی لە هەموو شتێ هیوادارم هەموو ئافرەتێ بتوانێت کاری خۆی بکە و تواناکانی خۆی پێشان با و لەسەر پێی خۆی بۆستێ. کاردانەوەی خەڵک ئەوەیە ئەمڕۆ تو ئەبێ گوێ بە قسەی کەس نەیت خەڵک کە پێتەڵێەوەی ئەوە بە تایبەتی بۆ کەمەندامانەوە تۆ کارە و بۆ کرێوایە ئەبێ ئیهمالیان کەی ئەو قسانە ئیهمالکەی خۆت گەشتبین بی خۆت بەتوانابی بتانی کارەکانی خۆ بکەی گوێ بە قسەی خەڵک نەیت چکە کۆمەلگای ئێمە ئەگەر گوێ بە قسەی خەڵک بێ بۆ خەڵک بژیت بەڵامە بێ خەڵکان ئیهمالکەیت و وەکو ئافرەتێکی چالاک لەسەر پێی خۆ بوەستی بە دڵنیایی وەکە لە پێشنگاکانە ئێمە لۆگۆیەکمانەیە هەڵێ کە هەڵی ئەواسین لە پشتی کارەکانی خۆمانەوە نووسیمانە خانمانی دەزڕنگینی ڕێکخراویەکێتی کەمەندامان زۆر بە پەرۆشەوە نە پێشەوە کە پیان ئەڵین ئەمە کاری دەستی کەمەندامانە بۆ نمونە هەیە دەستێکی نییە هەیە قاچێکی نییە زۆر معجیبی کارەکان و بگرە پاڵپشت و دەستخۆشیشمان لێکەن زۆربەی ئەو کەسانەی کە بەرپرسن هاوکاریمانەکەن لە پێشنگاکانە ئەگەر بەبێ بەرامبەریش نەبێ بە نیسبەتێکی کەم شوێنەکەمان بێنێ. پەیامی من ئەوەیە بۆ ژنان ئەڵێم هەموو کار و ئیشەکانی خۆتان دابش بکەن ڕۆژانە بۆ نمونە کە چەنێ خەریکی مناڵەکانتانە بن خەریکی مناڵەکانتانە بن و کاتێکیش دانێن بۆ ئیشەکانتان لەبەرەوەی کە ئێوەش بتوانن کەسێکی نەک بڵێنەمە لەبەرەوەی ئافرەتەوە هیچی پێ ناکرێ ئافرەتی زۆر بەتوانامان هەیە لەبەرەوەی کار و ئیشەکان و چالاکیەکانی خۆتان دەرخەن کە بڵێن ئێمەش ئافرەتی و توانامان هەیە من پێم وایە دائیمە ئیشی ڕۆژانەی خۆیان بە بەرنامە بێت. گوێ بە قسەی کەس نێن گوێ بەوانە نێن کە ئەڵێ تۆ چۆنەوە بکرێت تۆ ئافرەتی ئافرەت و ماڵیان و تۆ بەڵێ ئافرەت و ماڵیان و تۆ ئافرەت و دەرەوەیشیان و تۆ چەنەها ئافرەتمان هەیە کە خاوەن کاری خۆیەتی و یا مەطعەمێکی کردوتەوە یا شوێنێکی هەیە دوورمانی تیاکایە هەموو شتێک یانی من ئەمەوێ هەموو کارەکانی خۆیان بە بەرنامەکەن و ئافرەتیش سەرکەوتوو بێوەکو پیاوان کار و ئیشی خۆی هەبێت. نزیکەی 3 ساڵە خەریکی ئەم کارە دەستیانەی 11 خاتونین ئیتر هەرێکەمان بە ئیشێک بەشدارین لەم ئیشە دەستیانە تا ڕادەیەکی زۆریش دڵخۆشین بە ئیشەکانمان. ئیشە دەستەکان تر بریتین لەم بازنگانە لە تەسریحا لە ملوانکە لە چنینی سەرشان و هێلک و لە هەندێک کاتی شاجلی کوردی وتر کۆڵوانە لە هەموو ئیشە دەستەکانە بەشدارم. وەڵامی سەرەتا لە ماڵیشەوە ئیشی دەستی مەکرد ئەو کاتیش جلی کوردی و شت بوو ئیتر جلە کوردیەکان بەوەی کۆمپیوتەر و شتەوە زۆر خەڵک دوور کەوتەوە لێ ئیتر لێرە دان من و خاتون و هاجەر و ئەژین خان 3 خاتون و دەستمان پێکرد ئیتر زۆر بووین ئیشەکەمان پەرە پیا و بوون بە کۆمەڵی خاتون. زەحمەتەکانی تر سەرەتا کە تۆ دەست بە ئیشەکەکەی خۆت ئیشەکەکە ئێکە نییە فێری کات ینی هەڵی تیاکەی
ئەم شتانەیتر دەستمان پێک و سەرکەوتوانە جێبەجێمان کرد. تەسبیحی پیاوانە دەستبەن چنین ئەو تەسریحانە ئەمانەش بە موورو چنیمانن بەتەل ئیتر جارێ مەدالیای پێچنین جاری وایە جامتاکانمان نەکردۆشە بەس لە هەوڵان جامتاکانیشکەن ئیتر زۆر بە ئیشە وردەکان بەلامانەوە ئاساییە یعنی هەشتێک پێمانەوە جوان بێ دروستەکەین لە لایانی دەرونیەکەوە زۆر ئیسفادەمان لێ گوتانی دڵخۆشین بە کارەکەمان زۆر دڵخۆشین کە کارەکەکەین و ئین ئەم ژوورە ئەگەر خەمێکمان بێ ئەڕەوێتەوە پامین لە ماڵە دانەنیشن دەستەوسان هەرێکە ئیشی ئەگەر ئیشێ بکات هەم لە دەرونیەکەی و هەم مادیەکەشی ئەگەر هەوڵ باتە ئەم ئیشانە بەڕاستی هەوڵ ناتە سەرخەمەکەی ینی مێشکی مەژوڵە ناتە سەرخەمێ سێمە هەمانە دەستێکی نییە دەستێکی نییە ئیشەکانی سەیریکە ئەگەر لە ماڵ و با گۆشەگیر بوو لێرەوە سپاسی کاکسامانی شەکەم سپاسی ئەم ڕێکخراوە یەک بەیەکیان بێزگە لە ئیشی دەسەکەم چارەسەری دەرونیە بۆ ئەم کەمەندامای کاچینە شوێنە خۆمان دڵخۆشین ئەم ئیشاناکەین.